گفتوگویم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکسۆران حەمەڕەش نووسەر لە بواری مێژوو توێژەر لە بواری مێژوو کاکسۆران سڵاو لێبێ زۆر سپاس زۆر بەخێر بێ سەر خاڵم جارێکتر لە بەرنامە زۆر بەخێر بێ کاکسۆران ماوەیە کە ئەم باسە دیسان بۆ تۆ بە مۆزۆ لە نێو کۆمەڵگەی ئێمەدا یعنی دیسانەوە هەندێک خەڵک بە بیانووی ئاین کللتوری میلەتانی دیکە تێکەڵ بە کللتوری ئێمە دەکەن وەکو بەشێک لە شانازیش بە ئێمەی دەفرۆشنەوە ئەم هەستە خۆ بەکەم زانیە لە چیوە سەرچاوی گردووە لە ناخی تاکی کووردە کاگرانکۆ هیچ نەتەوەیەک ئەنی بە شێوەی لە دیئێنەیە هەستی خۆ بەکەم زانی نییە یعنی نیتیان نییە ئەمە شتێک نییە بڵێ وڵا بەڵام دروزە بێ چۆن دروزە بێ نەتەوە ینی بەردەوامە بێ کار لەسەر خۆی کە ئەبێ هوشیار بێ بە خۆی بناسێ ینی من ماوەیەک کەمپینێکی خۆناسیرم ڕاگەیان بوو بۆ نی تۆ وەکو تاشێک ئەگەر خۆ بناسی تاشێکی هەنگاوەکانە بەرەو داهاتوو هەنگاوی ینی بڕوا بەخۆبوونی تیا وەکو نەتەوەش ئەگەر تۆ خۆت بناسی هەنگاوەکانە بە شێوەیەکی ترە بێ ینی تۆ کاتێک گەزانی ئیمپراتۆریەتێکی هەبووە بە ناوی میدی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی حکم کردووە ئەگەر ئەمە بزانیت ئەمە بۆ ینی وەکو مرۆڤ بڕوا بەخۆبوون و تیادوزە بەڵام ئێمە ینی وازانین داگی کراوی هەر داگی کراوی خاکە لە ڕاستیە ئێمە ڕاستە سێ بەشمان هێشتا داگی کراوە بەڵام باشوور داگی کراوە لە ڕووی هزریەوە ینی تۆ کە مناڵە ئەنی لەوانێ نەوەی وەکو من کە لە خوێنی عێراقی خوێنمە یا کوردێکی ڕۆژهەڵاتی لە خوێندنگەی بڵین فارسی خوێنەیە لە باکوور لە هی تورکیا لەمانە چی پێڵێن هەموو ڕۆژەیەن جنێو بە تۆ نانێنی بەڕاستە و خۆ بەڵام چۆن جنێو پێن هەموو ڕۆژێ کۆرش لێ گەوراکەن لە ڕۆژهەڵاتی کوردستانە مناڵێکی کورد هەموو ڕۆژێ کۆرشی لا گەورا بێت کۆرشی مەزنە بێ مەزنەکەشی لەگەڵ بێ بەڵام کەس ناڵێت دیاکۆی مەزن کەس چیرۆکی دیاکۆ بۆ ناجێڕێت ئەو دیاکۆیی کە بناغی دەوڵەتەکەی لەسەر عەدالەت دروست کردو ئەمە بەسەر چاوە لە باکوور بە هەمان شێوە لە ڕۆژاوا بە هەمان ینی تۆ بە کۆی کەیتە دەرەوە لە خوێندنگە لە میدیای فارسی یا میدیای تورکی یا میدیای عەرەبی تۆ هیچ نیت ئەوانشتن ئەمە بابەتێکی زانستیە من سێ چوار کەسێنمەوە ینی تۆ فۆکۆ هەیە وەکو فەیلسوف باشە جۆرج ئۆروێڵ هەیە وەکو یعنی پیرمەند باشە پاڵۆ فێرێری هەیە ئەمە فەیلسوفێکی بەرازیە ئیبن خەلدونە هەیە ئەمانە هەمووی هەریەکەی گۆشەیەکی ئەماگرێت کە تۆ چۆن واد لێ وردە تۆ بە خۆت نازانی چکە ئەم چیرۆکانە ناوترێتەوە دوایی لێ دەبێت بەڕاستی سێرەکەی تۆ ئەبی بە مرۆڤێکی ینی کە قسە لەسەر خۆی کە ئەنووسیەڵی من هیچ نیم ئەوانشتن ئەم من هیچ نیم شتە ئەمە چۆن دروستووە لە ڕێگەی خوێندن و میدیاوە دروستووە ئێستا بۆ نمونە من نمونەیەکی سادە بووێنەوە عوسمانیەکان من بەسەرچاوە هەمە یعنی لە دیوەخانەکانیان مناڵبازی بەوێ نەکراوە بە وێنەی خۆیان و بڵاویان کردوەوە لە سەردەمی خوا و هیچ کێشە نەبوو ئەم ڕۆیەت فلیمەکە ترانە ئەڵلقەیەکی عوسمانی بینە سێرەکەی چەنە جوان و چەنە پیاوی دینی بە خزمەت بەڵام خەریکی ساخت یعنی ئەمە سەرچاوی عوسمانی خۆیەوە پێناڵێ تۆ ئەم چیرۆکانە ئەو لا گەوراکە بە سەلاحەدین چی لێکە هەمان ئەڵلقەی تورکی چیەکە سەلاحەدینەکە بە خزمەکاری ماڵێکی تورک ئەیکا بە مناڵە تورکی هەڵی گرتۆتەوە ئەم ئەزەمەتی کە هێتی لە تورکۆ هاتووە ینی تۆ بەم چیرۆکانە گەوراکری یعنی تۆ ئەم بێبڕواییە لەسەر ئەم بناغەیە تۆ من لە بابەتی جیاوازێنمەوە بەس کۆی بابەتەکە ئەوەیە کە لە شەڕەکانی ڕۆژاوای کوردستان ئەو ماوەیە بوو گوێم لە کەسێ بوو لەسەر تۆڕە کۆمەڵاتیان کورد چیەکە لە حەلەب باشە ئەو قسەی دەیان کەسی دیکەش بوو دە من نامم هەیە ئێشتا عەرەبێک نەگەیشتۆتە دیمەشق باشە لە ساڵی 570 نووسراوە لە 5 کڵێسای کوردیەوە باشە نامەکە نووسراوە عەرەبیتیانی و ناوچانە لەکوێوە لە بینی لوبنان و دیمەشق و ناوچانە ئەمە لە پێش ئیسلامە باشە ئەمە هی کوردی کاکە من سەرچاوی ئیسلامیم هەیە ئەڵێ خاکی کورد لە ئیسرائیلەوە دەست پێکە لە عەرزی یەهودەوە دەست پێکە ئەمە جا ئەمێ بەڵام تۆ لە حەلەبە ئاگات لەم مێژوە نییە چۆنە ماکەین ئێمە خوێندنگەمان چیرۆکی خۆمان ناڵێنەوە هەتا ئەمڕۆ من نەک خوێندنگە لە زانکۆ وەرە کتێبێکم شان بە مادەکان بە خەڵک
کاڕانکۆ تۆ چەند لەسەر مادەکان نەزانی پیاوی خوێنەواری یعنی ئمە کە بواڵم ینی گلەی لە تۆ ناکەم کاکە تۆ نمونەی ئەبێ مانەجو خوێندنەکە چەند هاوکاری من بۆ شارەزای باشە کە ئێستا ئەو کابراایە کەوتی حەلەب ئەبواە مناڵێ ئەگەر ئاگاداری ئەوە بواە کە دیمەشقش تۆ دەسەڵاتدار بوویت یا هەتا لوبنان لەویا بوویت ئەو وەختە پێویست ناکەم من قسە لەسەر بکەم هەزارها مناڵی ئەم وڵاتە ئەبن بە سەربازی فەرهەنگی تۆ ئەو بڕواایە دروست دەکەنەوە بەڵام ئێمە بنیاتی تاچی کوردی دروست ناکەین ئێمە خەریکی مێژووی خۆمان نین ینی خەریکی فەرهەنگی خۆمان نین ناکرێت تۆ ماد بڵێ ماد من ئێمە ڕۆڵی میدیاکەی خوسرین کەچی کەس نەزانێ ماتکێ لە ئاسی زانکۆ کەس نازانێ ماتکێ کاڵم ینی پەرتوچێکمان نییە لە جیهانە ئەمڕۆ کە ئێمە بەرپرسین لە مات پەرتوچێکمان نییە مادەکان چۆن دەستیان پێ چۆن کۆتایان هاتوو نییە لە جیهانە لەبەرەوەی ئێمە خاوەنیەوەین ئێمەش خۆمان نەکردو بە خاوەنی هیچمان نەکردووە یعنی دەردەکان ئەوە قوڵ و زۆرە باشە کاک سۆران ڕەنگە ئێستا بۆ نمونە بینەرێکی بەڕێز زۆر جارە و ڕخنانش کە دەگیرێن کە تۆ ئەوە دەتەوێت مەزەمەتە بۆ تاکی کورد دروست بکەیتەوە کە خۆی خاوەنێتی بەڕاستی تەنا تۆ وەکو پشکۆیەک دەتەوێت بیگەشێنیتەوە لە ناخیدا بەڵام زۆر جار ڕوبەڕێم ڕخنەیە بوویتەوە دەڵێ ئەو نانە نانە ئەمڕۆ لە خوانە کاک سۆرانەوەی ڕۆی ئەو زەویەی باسیەکەی تۆ ڕۆی ئێستا کورد هیچ نییە ڕۆژانەمە لە تۆڕە کۆمەڵاتەکان دەبینین کورد مێژووی نییە کورد هیچ نییە کورد شایانیەوە نییە سەردەستە بێ ئەو دەستەواژانی تۆ هیچنی تۆ ناتوانی تۆ ئەوەنی تۆ خەڵکی تر بۆ تۆ بیرەکاتەوە ئیترواو لێ دێ تاکێک دروستە بێ کە تۆ هیچ نیت ئایم دەستەواژەیە ئەکرێ ئێمە کاری لەسەر بکەینەوەی کە مێژوو وەلا بنێن و ئەمڕۆ ئێمە چی؟ زانی جیاوازی ینی لەگەڵ ڕێزما من نمونونەکان بە ڕاشکاییان لەگەڵ پشیلێک و مرۆڤێک چییە پشیلێ بە ڕوا هەموو شتێ هەر ینی پێویستی بە مانا نییە بەژیان بەڵام مرۆڤ ناتوانێت مرۆڤ ینی بۆی پێ بڵم مانا چەنە گرنگە نزیکەی 200 ساڵ بەردێک هەیە لە بەریتانیا پیانە و بەردی چارەنووس وەختی خۆی کە ئینگلتەرا سکۆتلاندی نەگرت و آخر ئینگلتەرا بەریتانیا دووسێ وڵاتی ناخۆیە ئەم بەردەی لە ژێر کورسی پاشای سکۆتیەکان هێنا بۆ ژێر کورسی ئینگلتەرا دوای 200 ساڵ بوو بە مۆزۆ بردیانەوە بۆ ئەوێ ئەو پارچەی بەردە لەبەروی ئێمە مرۆڤین مرۆڤ مانایە بە شتەکان ئێمە ئەبێ دەوروبەرمان مانای ئێمە ناتوانین لەبەروی مرۆڤیت ئەنیوە بەدەست خۆت نییە لەبەرەوە تۆ ناتوانانی وەکو ئیرێن بڵێ مێژوو گرنگ نییە ئەوە گرنگ نییە بۆ خوان کاڵێ ئەم نانە ئەمڕۆ لە خوانە ڕاستە بۆ خوانەکە وایە بەڵام بۆ مێژوو فەرهەنگوانیە ینی تۆ چیت کاڵی کوردم چۆن خۆت پێ ناساکەی بە مێژووە بەو کەلەپوڕەی کە هەتە جا ئەمانە هەمووی گرنگە لە بوونی توە ئەمەش ئەبێ ینی کۆمەڵگە کە پێی ئاشنا بوو کە بوو بە دیبیت ئەبێ بە بەشێ لە کەسایەتی تۆ جا تۆ بڵێ هەیە ئەگەر هەموو کوردێک بیزانیا مادەکان چێ هەموو کوردێ بیزانە بە زمانی کوردە ئێمە جیاواز نابووین ئەمڕۆ جیاوازترە بووین جا ئەوەیە ئێمە بەداخەوە ینی لە ئاستی نوخبەشمانە ئاگاداری فەرهەنگی خۆمان نینێنی بۆ نمونە من زۆر جار خەڵکی دینیە بینم یەت باسیەوەکە ئێمە تەنانەت باسی دیسا شەژەکرێکە بە پیرۆزی ئەزانم بەڵام من سێ دوایین جار دوێنێ مامۆستای شایانیان دەخسەی کرۆ دەڵێت دەستداشە شەرەفمانە ناموسمانە لەبەرەوەی پێغەمبەر ئیسلام سەلەم ینی ئەو لەبەری کردووە بەڵام باسی ئەو بۆ ناکە باسی ئەو ناکەمە ینی ئاینەکە نییە خودی ئاینەکە نییە و لە ئاینەکەدا ناڵێ بە دەزاشە و لەبەردابێت بابێنە سەر ئاینەکە کاک ڕانکۆ حجرەکانی کوردستان ئەزانی لە ئاستی جیهانە کاریگەر بوون ئەمە من بەهین جا زۆر پێشێکی وتە زۆر کە دەڵێ سۆران ئەوڵەیە سۆران هەمەڕژ ئەوڵەیە مێژوویەک خەڵک بڵین ڕخنە لەواگرا من دژی ئەو مێژوو بۆ دروستکەی ئەو مێژووی کە بە دروستکایی دروستیەکەی هەر چارەنووسی لەین ڕوخانە ئەگەر بناغی نەبێ بەڵام ناکرێت تۆ ئالەمانە نائگابی نمونەیەکە بۆێنەوە لە ساڵی 1600 نامێ نووسراوە لە ئەستەمبول لە سەرۆکی زاناکانەوە سەبارەت حجرەکانی ئەستەمبول ئەڵێ زانستە فەلسەفی و منطقی و جەدەلیەکان بە گشتی لە ئەستەمبوڵە نەمابوو هەتا فەقێ کوردەکان هاتنە ئەستەمبول فەقێ و مامۆستا کوردەکان کە هاتن بوژانەوەی فەلسەفە و منطق و زانستی جەدەلی لە ئەستەمبوڵە ڕوویە باشە دواتر
فەقیەکان لە ئەستەمبوڵەوە چوون بۆ ئەوەڵە بیلاد لەکرات باشە بۆ بیلاد لەکرات بۆ ئەوەی ئەم زانستە بێنەوە بۆ ئەستەمبوڵ و گۆڕانکاری ڕوویە ئەمە بە بەڵگەنامەمە تۆ ئەزانی ئالەم شارە زوورەی تۆ ئابن و تۆ بڵی تو نەڵین ئەمڕۆ لە شارە زوورین کە قساکە ئەندازە خوێنراوە لە حوجرەکانە باشە ئەستێرە ناسی خوێنراوە فەلسەفە منطق بۆچی زۆربەی قازیەکان شارە زوورین لە بەرەوەی فەلسەفە و منطق لە کوردستان بەگشتی و لە شارە زوور بە تایبەتی لە ئاستێکی جیهانیە بۆ یعنی تۆ کە کتێبەکەی شەمسەدینی شارە زووریە خوێنیتەوە خۆل لە خۆی ناتوە شەمسەدین پەروەردەی حوجرەی ناوچەی شارە زوور بووە جاکە ئەڵێم کە تۆ باسی ئیسلامی کوردیەکەی باسی دزداشە مەکە باسی ئەو زانست و ئەو فەرهەنگە قوڵە بکە کە مەلا عەبدولکەریمی مودەڕیسی دروست کردووە کە مەلای گەورەی دروست کردووە کە سەجادی دروست کردووە ئەمانە بەرهەمی ئەوەن ئەوە زیینوو بکەرەوە ئەگەرەتەوێت نەک دزداشە دزداشەی ئێمە نییە و پەیوەدی بە دینیشیەوە دزداشە شتێکی عەرەبیە با باسی ئەم عەرەب و کوردە لە سەلاحەدینەوە بکەم زۆر کەس ینی من لە بابەتەکانیم و کە بۆیە بێ ئەمە عەرەب و هینجا بکەینەوە نامەی سەلاحەدینم هەیە کە لەسەر عەرەبەکانی نووسێت ئەبێ عەرەبەکان لەم ناوچانە نەمێنن چونکە کە خاچ هەڵگرەکانیانە ئێرە هەچی زانیاری و شتە ئەیەن بۆن ئەمە بە نامی سەلاحەدین هەیە کاکە یعنی کۆی عەرەب لە سوپای سەلاحەدینە نییە عەرەب ئەوەی سەلاحەدین خەریکی شەڕ بووە لەگەڵ عەرەب هاوکاریان نەکردووە جا ئێمە کۆی ئەمانە بە هەڵە عەرەب ئەسڵەن هەر ئاگاداری دینی خۆی نەبووە ئەمەی کە پێدا ئەوەی کورد سەرقاڵیەوە جا ئێمە کۆی شتەکان هەڵە تێگەیشتنیکی قوڵمان هەیە لەسەری تۆ دینەکە بکەی بە دیزداشەیە ئەوە دین چووگەکەیتەوە بەڵام تۆ ئەگەر ئەی بۆ ناچی باسی قوڵایی ئەم حوجرانە بکەی کە لە ئاسی جیهانە ها لەبەر ئێمە بیرکردنەوەی ئەوێ هەوڵی ئەوێ خەریکی ئەوە ناکە بەس باسی دیزداشاکە کە نەپەیوەندی بە دینەوەی نەپەیوەندی بە عەقڵەوە هەیە نەدینەکە گەوراکە توێژی هەوڵێک لە پشتێمەوە بێ بۆ توانەوەی تاکی کوردی کللتورەکەی شوناس و ناسنامەی لە پەنادینەوە لە پەنار شتێکی دیکەەوە بە دڵنیایی ینی ئێستا ئەم کاتێ من و تۆ قساکەین لەو دەوڵەتانەی کە تۆدا ینی تۆیان داگیر کردووە لە باکوور بێت لە ڕۆژاوا بێت لە هەرچ بەشێکی کوردستان ینی ئەمە بەهین پێ ناڵم بەوەی من بڕوان بە تیۆری پیلانجێڕی نییە بڕوان بە زانستە ئەمانە ژووریان هەیە تایبەت باشە چۆن کاریگەری لەسەر تۆ بەجێ بێڵن ینی تۆ لەم 25 ساڵە تاچی کورد بڕوای بەخۆی نەماوە باشە لەلایەکەوە لەم پایتەختانەوە کار لەسەر تۆکەن سۆشال میدیای کوردی سێرکە کاتێ ینی چەنە هێرشەکرێتە سەر نەورۆز ینی تۆ چیەکەن ئەوان بەردەوام لە خاڵی یەکبوونی تۆ لێئێن خاڵی یەکبوونی تۆ چییە مەسەن تۆ نەورۆز تایەکی ئەبوایە تایەک بوویتایە نەتەوە چییە کۆمەڵی خاڵی یەکبوونی هاودەنگێ لە کۆمەڵێشتا مەسەن سەلاحەدین ئەیوبی ئەوەی شەڕی لەسەرەکەین ناتوانین ینی هاوڕابین لەسەر هینەکان ئەمانە ئەکرێ ببن بە بناغەی ئێمە جا ئەمانە کار لەسەر ئێماکەن ئەم دەوڵەتانە ئەنجا با خۆشمان تۆزێ ینی لۆمەی خۆشمان بکەیت ینی تۆ هەرەوە نییە حکوومەتێکی هەبێ و مچە هەبێ ومان نەخێت تۆ بێ بەردەوام کار لەسەر هوشیاری کۆمەلگا هوشیاری نەتەوەی یعنی ئەمە ئەوەی کار لەسەر شەڕی هەولێر و سلێمانی و زۆنزۆنێ نەکەین ئەو پارەی کە بۆ ئەوە سەرفەکرێ یەک لەسەر بڵم یەک لەسەر بیستی بۆ ئەوە سێکێکە هوشیاری نەتەوەی هوشیاری کۆمەلگە سەرفکرایە بە بۆچوونی من ئێمە ینی تاشێکی زۆر جیاوازترمان پەروەردا کرد زۆر باشە کاک سۆران ئەمە چێتە خانەیە ڕێسیزمۆ بەرامبەر بە نەتەوەکانی دیکە یانەوەی کە ئەم هەوڵانیەوە لە چوارچێوەی ئەوەدایە ئایلانی کەم تاکی کورد خۆی بناسێ دانیلانی کەم میلەتانی دیکە بەسەر دەست نەزانێ نەگەوەی کە ڕێسیزم بێ بەرامبەرە کاکە ڕێسیزم چییە ینی ڕێسیزم تۆ خۆ گەورەکردنە بەسەر خەڵکێکی ترە دژایەتیکردنی ینی تۆ دژایەتیکردنی ڕەگەزێکی ترە خۆی مە دژایەتی ڕەگەز ناکەین ئێمە ڕۆژەژان هێرشم نەکردوتە سەر نەتەوەی تر وەکو دژایەتیکردنی کاری منەوە نییە کاری منەڵم بە ئێمە بزانین چین ینی کە تۆ نەزانی چی ناتوانانی ینی وەکو نەتەوە وەکوین ناتوانانی جا کاری من لەسەرەوەی کە ئەم نەتەوەێت چیرۆکی خۆی بزانێ کە چیرۆکی خۆ بزانی کاکە ناتوێنریتەوە کە ئاشنای خۆ بووی ناتوێنریتەوە ینی تۆ ئەمڕۆ
ینی من هەموو جارێڵە مەڵەم ئاشووریەکان بۆ هاتوون ئەکەدیەکان هاتوونەتە سەر قاچی تۆ تبەن خەڵکی ئێرەی ئەوە تێ هەیە بەڵام قەت نەچوونەتە ناو ماڵی تۆ نەیانتوانیە لە گوندێکا تۆ هەرو کوردە بووی کە هەرو کوردە بووی هەتا سەدەی بیستم چیان کرد خوێندنگە رادیۆ تەلەڤیزیۆن حکومەتی عێراق هاتە ناو ماڵەکەیتە حکومەتی شا هاتە ناو ماڵەکەی تۆ وردە کاری لەسەر مناڵەتەکە دەگەی ئێستا ئەم 20 ساڵە گۆڕانکاریی جیهانی ڕوویە هەمومان مۆبایلێکمان پێ تاک بە تاک قسەمان لەسەر ینی لە ئەستەمبوڵ پێویست ناکە تۆ خاکە داگیرکا بە تەواوی وە لە وشیکە بەڵام یەتە ناو مێشکی مناڵەکەتەوە مێشتێ گۆڕێ لەبەرەوە تۆ بێ پلانی بەرامبەرەمەت هەبێ ینی چۆنم فەرهەنگا پارێزی ینی تۆ بۆە لە خوێندنگا بۆ نمونە کەم نەتەوە هەیە هێندەی کورد خاوەنی سەمای خۆی بێ هەڵپەرچێ ئەمە زانستە ئەوە لە زانکۆ بخوێنرایە ئەوە لە خوێندنگە بخوێنرایە چکە ئەمە کللتوری تۆە باشە لە زانکۆە تا ئێستا چەند زانکۆ هۆرەی کردووە بە بناغەی بەشی مۆسیقا ئێکاکە هۆرە ئی تۆیە ینی من دوورەکەوتمەوە بەڵام باش نمونەیەکە بۆ بێنمەوە ڕۆژێکیان بۆی بزانی چۆن مێشتی میلەت گۆڕاوە ئی تۆ لە ڕێستورانتی بڵین پلەنایە بیە وڵاتە مۆسیقای کوردی لێنان سێر و پەیامە وشەی کوردی تێدانە زین بۆ پەیامەکەی چییە نی تۆ لە ئاسی باڵا کورد ئەبێ لە خوارەوە بێ تا من لە ڕێستوران نەبووم کۆمەڵی گۆرانیانە و سەرەکەم گۆرانیشی تورکی دوانسیان وڵا هەستام هەر بەدەنگی بەرز هەروەسامتم کاکە من لە ئەستەمبوڵ دانیشتم لە سلێمانیشە وتم من لە سلێمانیا دانیشتم ئەگەر حەزم لە تورکی بێ ئەچم بۆ ئەستەمبوڵ گوێ لە تورکیەگرم منەوە لە وەختۆ دانیشتمە گۆرانی تورکیەڵێن ینی بە تووڕەبوونی هینە بەڕێزەوە وڵا گۆڕیانی ترشەوەکە ڕویان نەهات بەڵام ئەمە بە من ناگۆڕێ ئەمە بێ ینی ئێمە لە بناغەیی کار لەسەر ئێمە بکەین ئێمە پێرە تووشی و حاڵەتە بووم کاک سۆران لە کەلار هەروەک نمونەیەک باسکەم ینی بۆ کارێک چوومەوێنەوە ینی عەسرەکەی ها برسیم بوو چوم لە شوێنێک لامدا لەگەڵ سێ برادەرە وتم لە فێک ئازێت نەبێ وتی ببوورەنیمانە وتم ئەی چیتانێ وتی وەڵا ساندویچ وتم ساندویچ یانی چی ئەوەی ساوڕەکانم هەموو تەلەبەی دکتۆراژ بنوانی لەگەڵ مابوون وتم ساندویچ یانێکی بە کارتنەکە وتی ینی هەمانەوە چیەوە وتم ساندویچ ینی لەفە بەس من ئەگەر بەنگێزی بموتایە ڕەنگە ببووە ینی منەوە حەقە بەخۆم نادەم ینی ئەوشە کوردیانەمانێ لە فەش نازام زۆر کوردیان نا بەڵام لانی کەم لەسەری ڕێک کەوتوین بەکاری بێنی سەکە لەسەرەوەیە بۆ لە هەموو جەیەکێمەیە ینی نەک لە ڕێستۆرانتە زۆر باڵا و ڕاکیەکانە ئەمە شۆڕ بۆ تۆ بۆ نێو هەموو چینەکە کاکە من بەرنامەم زۆر کردووە چوم ڕۆژە چوم بۆ بەرنمەیەک بە مشتی و بە جلی کوردی و ڕۆشت کابرای بەردەم دەرگاوانەکە ڕایگرتە بووم ینی کراس و پانتۆڵ بۆکو هەیەوا بوو کەس ڕای ناگرێت ئەچیتە ژوورە کە بە مشتی و هینەوە ڕۆشتم کاکە بەرنامە لەگەڵ چیە بۆ چیە چیمان تێگیت ئەمە ینی سەیری چۆن ینی چۆتە خوارەوە لە هەموو ئاستێکە ئێمە وامان لێ کراوە شتی خۆمان بەکە مەزانین لە کاتێکە بڕوا ناکەم جل هێندەی جلی کوردی ینی ڕەنگا و ڕنگ و ینی دەوڵەمەند بێت باشە دەستداشەیەکی ئەخر من بۆچی دەستداشی عەربی شانازی پێ بکەم مەلا عەبدولین مدەرس لە پشتۆوە بەڵێ ئەوە وێنەی جلی کوردی ئەوەش وێنەی دەستداشە ئەوە ینی خرمە لەگەڵ سروشتی ئێمەشا لەگەڵ جوگرافیای ئێمەشا ناکونجی ئەم جلو بەرکە فەرمووتۆ بە دۆڵێکە بڕۆ خوارەوە بە دەستداشەیەکەوە بە شاخێکە هەڵزنێ بە دەستداشەیەک جاکاکە با کاگڕانکۆ بشگونجێ ینی کورد دەڵێ ڕێوی لە کوری خۆ دیێڕەوە گەڕ بوو ینی مرۆڤ گەڕە بێ ینی مرۆڤ ینی ئینکاری لە ئەسڵ و بنەچەی خۆبکەی ینی تۆ نابی بەیشتێ ئەسڵەن هەر ینی بڵین ئەنجامی گەڕبوونە تۆ بە مەلا عەبدولی کەریم مدەڕیس بووتە کە زانایکی گەورەی ئیسلامی بووتە دەستداشە پیرۆزە ئەسڵ حسابی بۆ ناکرد ینی کابرا کێشەی لەگەڵ نەبێ نەورۆزی بە جەژنێکی پیرۆز داهەنا ئەحمەد مەسەلەن ئەمانە هەمووی بەیەکەوە بەستراوە ئێمە لەم 70 ساڵە لە ڕێگای میدیا لە ڕێگای کەناڵی جیاوازەوە خەریکە مێشتی ئیتر لە حوجرە بێ لە خوێندنگە بێ هەمووی خەریکی سڕینەوەی ینی کار لەسەر سڕینەوەمانەگرێ و ئەشی بینین لە بەرچاومانە بەڵام ئەوە نییەنی تۆ ئەوسایانی بەڕێز کاک سۆران هەر لەسەر دەساشانی
بیانی چییە ناوە تۆ سێریم بیان و نامەنتقیە کە لەگە ڕێزمە بۆ مامۆسایە نییە وەڵام منجلێکی کوردی ئەدەم بە دوورینەوەیە کە بۆم دوورن 150,000 تێچێ بە شەواڵ و مراخانی و نازام چیوانەوە بەڵام دەزاشێکە کڕم بە 25,000 و حاضر و لەبەرێکەم و نەزەمچی و جاتۆ بۆ 150 پێی یان بۆ شاڵێکی گرانەکڕی ئەوە لە بازار هەیە ینی ئەنوا عجلی کوردی و مۆدلەکانی ئەو بە حازری هەیە لە بازارە ئەگەر حەزەکەی هەرزان بکێ لە 25,000ەوە هەیە بە 35 و زۆر جوان و ڕێکپێک و ئەمە کی بیانوە تۆ ناسنامەی جلو بەرگەکی خۆ بشێوین زانی وەکو چی وایە وەکو خۆ دوتە خۆ لە ڕووی ئەوە ڕاز نییە وەکو نرخ بەو نرخەنیەوە هیچ بەڵام وەکو وایە بڵێ من باو باپیر مەفرۆشم بۆ تۆزێ پارە یعنی ئەوە ڕێک ینی پەیامی پشتێ و قسە بڵێ باو باپیر مەفرۆشم ئەسڵ و ڕەچەڵک مەفرۆشم بۆ تۆزێ پارە وەکو وایە ینی تۆ ببی بە نەتەوەیەکی تر ینی عەرەب بۆ نابێ بە کورد کوردنەوە ینی ئێمە خۆمان هەر کەسە نەتەوەیە بەڵام دینی خۆتەیە مسلمانی یارسانیەتی ئەمە بابەتێکی شخص ینی کەس جل نابێ بەڕێگرلەوە و مەلا عەبدولکەریم مدەڕیس کە مفتی هەموو عێراق بوو بە دزداشەوەی ناکرد یعنی ئێمە بە دزداشەکەی دینداری ناکرد ئەمێ ینی ئێمە ئەمڕۆ ئەو شتێک کە ڕووکەش و مانەدار نییە خەریکە دینداریە بێ بەوە من بۆم باس کردی ئەڵێم حوجرەکانی کوردستان لە ئاستی جیهانە کاریگەریان بەجێهێشتووە باشە شەمسەدینی شارە زوریان پەروەردە کردووە لەبەروی خەریکی ڕووکەش نەبوون دانیشت بوو کابرا خەریکی خوێندنەوە و خەریکی تێگەیشتنی فەرهەنگ هەم دینەکەی خۆی بوو لە حوجرەکانە ئەو زانستەی ئەوانیان خوێن لە ئاستی جیهانیاوە باشە خەریکی ئەوە بوون بەڵام ئەمڕۆ ئەو شتەی کە بۆ تیکتۆک و بۆ میدیا بێ باسی دزداشە کەی پێوەستە بە دینەوە یعنی ئەمە بچووکردنەوەی دینەکەیە بەڕێی من ینی لێدانە لە دینەکەش و لە کەلتورەکەش باشە کاک سۆران هەر لەم ماوانەدا زۆر قسە لەسەر مەسەلەیەوەی هاتنی شەپۆلی هاوڵاتیان عەرەبەکرێ و نیشتە جێبوونیان لە هەرێمی کوردستان و تۆ ئێستا باز لە هەندێک شار و ناوچاکەی کە دەڵێم شارانە کوردی بوون ڕەنگە گەر بۆ هەندێک کەسی باز بکەی ئەوە پێ بکەنن بڵێنەوە کاک سۆران چی دەڵێ ئەوەی دێڵێ خەیاڵە ینی منە دێجار تر گفتوگۆمان کردۆ پێکەوە لە بەرنامە باسی هەندێک وڵاتی دیکە و کردۆ کە ئێستا وڵاتن و ینی کورد کەمینەیە تێیدا و لە مێژوودا تۆ باسییان دەکەی کەمانە کوردی بوون ئەم مەترسیە هەیە لەسەرەوەی لە 100 ساڵی ئایندەدا گەر هاتنی شەپۆلی عەرەب و نیشتە جێبوونیان و مڵککڕینیان ئەمە بۆ باشووری کوردستانی دووبارە بێتەوە کاک ڕانکۆ ئێمە مێژوونووسێکی زۆر گەورەمان هەیە ناوی دینەوەریە ئەبوو حەنیفەی دینەوەری پیاکی زۆر مەزنە کاڵم مەزن هەموو جارێکی ژوانێ لە بەرنامەی تریشا باسنگە بەس ینی وەرە تۆ پەرتووکە هەبێت لەسەر کەشناسی لەسەر ئەستێرە ناسی ینی 100 ساڵ دوای کۆچی دوایی باسی کەلوپەلی ئەستێرە ناسیەکەیەکەین ئیتر نازانین وردەکارێکی بەس ئاماژەی پێکراوە ئەمە ئەم پیاوە باسی نەورۆزەکە لە بابەتێکە چمەوە سەرەوەی کە چۆن خاکر لێ دەزێت کە باسی نەورۆزەکە کۆنترین سەرچاوەیە باسی مێژووی نەورۆزکە کۆنترین سەرچاوەیە وەکو مێژوو نەک وەکو فردەوسی 200 ساڵ دوایەوە باسیەکە باشە ئەمڕۆ هەموو خەڵک کوردیش باسی ئەوی فردەوسیەکە باسی ئەمەی ئەم ناکە ئەزانی نەورۆز لەکوێ ئەزانی بنەچەی نەورۆز بۆ شوێ بازەکە لە بینی ناسریە لەگەڵ موسڵە باشە باسی گەرمیان و کوێستان کە لە بینی موسڵ و وەکو کوێستان باشە ئەو وەختە گەرمیان و کوێستانی ئەمە باسی سەرەتای نەورۆز و ئەو چیرۆکی بڵین گەرمیان و کوێستانی هین لۆ چۆن دروست بۆ نەورۆز باسە تەمەند باسی سەردەمی سۆمەریەکە ئەو بەس ناوی نانە سۆمەری چۆن نەورۆز دروست بووە خاچی دروست بوونەکەی و ئەی بەستێتەوە بەمەوە ئەمە خاچی ئەمە بووە ئەمانەی کەنی تۆ لەویای کاکە تۆڵی گەرمیان دوو گەرمیانمان هەیە یەکیان لە باکوور یەکیان لە باشوور سەیری کە ها کورد چۆن بە عالەم ئەڵێ ئەمە خاچی منە کوێستانیشی داناوە کێ ناوی گەرمیانەنێ ئەوەی کە لە کوێستانی شازی و خاکەکەی دەستنیشانەکە ئەمە گەرمایی منە و ئەمە شوێنی ساردی منە چکە ئەمە بەشێکە لە ژیان جا سەیری کە ها وردە ڕۆژانێ لە ناسریا بووە باشە ناسریە شاری تۆ بووە وردە چۆن پاڵە پێوەنن شاری ڕێی شارێکی کوردی بووە کە لای تارانی ئەمڕۆیە باشە ئەمە سەردەمی ئیسلامیش باشە سەردەمی ئیسلامیش کورد لە سەردەمی عەباسیە کوردەوە ناوی حکم کردو ئەمە ینی لە هەج بەشێکی ئەڵێ
سووریای ئەمڕۆ 500 ساڵ لەمەوە پێش من سەرچاوم هەیە کە سووریا زۆربەی کوردی بووە جا کە تۆڵی 100 ساڵی تر لێ وەڵام من نەخەمە زۆریشم خەمە ئەم بە تایبەتی ئەمەی ئاخیرمان نیسە تۆ زۆر کە زەو نمونێنێتەوە کاکە ئەمە هینە ڕێگەسپەرستیە ئەڵمانیا ئەم هەموو ئەجنەبیێنە ئەڵمانیا کە هێنایەتی سنوورێکی ڕوونی هەیە بۆ پاراستن وای توێنێتەوە لە نێو کۆمەڵگی خۆی لە کۆمەڵگی خۆیان مناڵەکەی باتە خوێندنگە پێی ئەڵێ ئەڵمانیا نیچی مێژووی ئەڵمانیای پێڵێ ئێمە ئالە وڵاتە مەکتەبی فەڕەنسیمان هەیە ئینگلیزیمان هەیە تورکیمان هەیە ئەمان تۆ زانێ مناڵانێنە دەرەوە لەو خوێندنگانە هیچی نازانێ کورتیە مێژووی فەرەنسای خوێنەوە مێژووی تورکی خوێنەوە مێژووی ئەوروپای خوێنەوە ئێمە تۆ مناڵی نامۆ دروستەکەی لە کۆمەڵگەتە ینی سەیریکە ینی چەنە ئێمە کاری ینی ئێمە پارەین ینی دایک و باوک پارەیە مناڵەکان ئەکەن بە مناڵی نامۆ لە خۆ ینی ناکرێت تۆ لەسەر خاکێ بی مێژووی ئەو خاکە نەخوێنی ئەو مێژۆ بە مناڵەکە نەوتێ لە شێوەترسێکی جددیە ئەو مەترسی زۆر جددیە من دوێنێ لەگەڵ کەسێک قسەمە کرد تیکاکە ئەگەر ئەمە بوەستێنرێ ئەی لایەنی بازرگانی نازان چی کاکە ئەمەیە دیبیت بۆ واکرێ هەموو خەڵک خاڵی هەیە بەڵام ئەبێ ئەمە بکرێ بە دیبیتێکی گشتگیر کاکە ناکرێت بەم شێوەیە تۆ هیچ ینی ئامرازێکی خۆپارێزی هەبێ بەم ژمارە زۆرە کتوپڕە بە ملیۆنان تۆ مووی 4-5 ملیۆنی یەک لەسەر بڵین دوو لەسەر دەی کۆمەڵگەکە بێ بە نەتەوەیەکی تر ئەمە کاریگەری هەمە جۆر بەجێڵێ ئەبێت تۆ میکانیزمێکی خۆپاراستنە هەبێ ناکرێ بەم شێوەیە بەردەوام بێ یعنی کورد بەڕاستی لە ژێر مەترسیەکی زۆرە لە هەموو ڕوویەکەەوە یعنی ئێمە هەتا باسی کردکو ناکرێ ئێستا خەریکین خەمی سلێمانی و هەولێر و دوهۆک و ئەم شارانەمان هەیە و ئەشی بینین ینی ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکان پێمانەڵێ کە خەریکە بەرەو ئەوڕوا ینی ئەوەی کاشمانە لەم شارانە بەرەونەمان بڕوا لە کاتێکدا منەوە نمونی نەورۆزم بۆ هێنایتەوە وەرە ڕۆژانێت تۆ لە ناسریە تا مووسڵ چیرۆکی تۆ لە یاجێڕاوت سپاس دەکەم زۆر بەڕێز کاک سۆران حەمەڕە شارەزای مێژوو سپۆر لەواری مێژوو سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن